سینەرۆی کۆتایی چۆن دەبێت؟ جەنگی ئەتۆمی یان گۆڕانکاریەکانی کەشوهەوا. هەزاران ساڵە مرۆڤایەتی نەوەستاوە لە پێشبینیکردن بۆ کۆتایی دنیا، بەڵام ئێستا کە بەرەو ماڵ ئاوایی لە ساڵی 2022 دەڕۆین و پێ دنێینە 23وە ڕەنگە کاتی ئەوە بێت لایانی کەمبیر لەوە بکەینەوە کە داخۆ خراپترین سیناریۆ چی دەبێت. پار ئەم کاتانە بە خەیاڵی هیچ کەسێکدا نەدەهات کە سەرۆکی ئەمریکا بە ئاشکرا باس لە کۆتایی دنیا بکات. بێگومان ئەم مەترسیەش لە هەڕەشەکانی ڕووسیاوە سەرچاوەیان گرتبوو کە باسی لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی دەکرد. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا 2 مانگ لەمەوە بەرگوتی لە سەردەمی جۆن کێنەدی و قەیرانی موشەکەکانی کوباوە واتە لە ساڵی 1962ەوە هیچ کاتێک هێندەی ئێستا جیهان لە بەردەم مەترسیدا نەبووە. لە ئێستاشدا کە ژمارەی دانیشتوانی جیهان گەیشتۆتە 8 ملیار کەس، ئەنتۆنیۆ گۆتێرێس ئەمینداری گشتی نەتەوەیە گرتوەکان هۆشداری دەدات و دەڵێت هەساری زەوی بە ڕێگەیەکی زۆر خێرادا و لەسەر هایوەی بەرەو دۆزەخ خەنگاو دەنێت. گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر ئاستێکی فراوان دیاردەی ترسناکی لێکەوتۆتەوە. بۆ نمونە لافاو سێیەکی زەویەکانی پاکستانی گرتوۆتەوە. هاوینی ڕابردووش وشکە ساڵەیەکی بێوێنە ئەوروپا و چەند شوێنێکی دیکەی هەراسان کرد. جیهانیش دەستەوسانە بەرامبەر ڕاگررتنی پلەی گەرمی هەسارەی زەوی. مەترسیە گەورەکەی جەنگی ئەتۆمی. دامەزراوەی ئاڵنگارە جیهانیەکان کە دامەزراوەیەکی سویدیە و هەڵسەنگاندن بۆ کارەساتە مەترسیدارەکان دەکات، لە راپۆرتی ساڵانەی خۆیدا هۆشداری داوە کە لە ساڵی 1945ەوە هیچ کاتێک هێندەی ئێستا مەترسی ئەوە لە ئارادا نییە کە جەنگی ئەتۆمی هەڵبگیرسێت. دامەزراوە سویدیەکە دەڵێت دۆخی ئێستا زۆر لەو کاتە مەترسیدارترە کە ئەمریکا بە 2 بۆمبی ئەتۆمی هێرۆشیما و ناکازاکی وێران کرد. راپۆرتی دامەزراوە سویدیەکە وێنای جیهانی کردووە لە دوای جەنگی ئەتۆمی و ئاماژەی بەوە داوە خەڵکێکی زۆر بەهۆی جەنگەکەەوە دەکوژێن و ئەوانەشی دەمێننەوە بەدەست برسێتیەوە لە ناو دەچن، چونکە پاش جەنگە وێرانکەرەکە هەورێکی ڕاش بەری خۆر دەگرێت و چیتر زەوی کەڵکی نامێنێت گشت و کاڵی لەسەر بکرێت. شارەزایان دوودڵن لە بەکارهێنانی هەر چەکێکی ئەتۆمی لەلایەن ڕووسیاوە، تەنانەت ئەگەر بچووکیش بێت و کاریگەریشی کەم بێت، چونکە ئەوان ترسیان لە وەڵامدانەوەی خێرای ئەمریکا هەیە. ئەو کات دوور نییە جەنگە گەورەکە بەرۆکی مرۆڤایەتی بگرێت. مەترسیەکان تەنها لە ڕووسیا و لە جەنگی ئۆکرایندا کورت نەبووەتەوە، بەڵکو دەستگای هەواڵگری ئەمریکا ئاماژەی بە مەترسی وڵاتانی دیکەش کردووە، هەر لە کۆریای باکوورەوە بۆ ئێران و تاوەکو دەگات بە گرژی و ئاڵۆزیەکانی نێوان هندستان و پاکستان. مەترسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. سیناروی دووەم گۆڕانکاریەکانی کەشوهەوایە. هەوکاتەی لوتکەی شەرمشێخ بەڕێوەچوو پسپۆڕانی نەتەوەیە گرتوەکان باسییان لە مەترسیەکی جددی دەکرد لەسەر هەسارەی زەوی کە بریتی بوو لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لە نێوان 2.1 بۆ 2.9 پلەی سەدی. بەڵام لەوە مەترسیدارتر لێدوانی پسپۆڕانی بوارەکە بوو لە دەرەوەی نەتەوەیە گرتوەکانەوە کە دەیانگوت بەرزبوونەوەی پلەی گەرمی هەسارەی زەوی زۆر لەوە زیاتر دەبێت و داهاتوویەکی خراپ چاوەڕێی مرۆڤایەتی دەکات. لۆکی کیم کە پسپۆڕێکی کەشوهەوایە لە زانکۆی کامبریج هۆشداری دەدات لەوەی بەرزبوونەوەی پلەی گەرمی شتێک نییە تەنها ئاگاداری بین و ڕوبەڕووی ببینەوە، بەڵکو بابەتەکە زۆر لەوە قورسترە و نەتەوەیە گرتوەکان و وڵاتانی جیهان لە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورە و مێژوویدان بۆ کۆتایهێنان بەو دۆخەی هەساری زەوی تێکەوتووە. گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری زۆر گەورەی لەسەر خۆراک دروست کردووە. ئەو شوێنانی بە سەبەتەی خۆراکی جیهان دەناسران ئێستا بەرەمهێنانی گەنمتیاندا بەڕادەیەکی زۆر کەم بۆتەوە. هەموو ئەمانە مەترسی بڵاوبوونەوەی برسێتی دروست کردووە کە کۆتایەکەشی ڕوونە و جگە لە مردنی ملیۆنان کەس شەڕ و ئاڵۆزیش دروست دەبێت. پسپۆڕەکەی زانکۆی کامبریج دەڵێت بابەتەکە هی ئەمساڵ نییە و هی ڕووداوێکی دیاریکراویش نییە، تەنانەت ئەگەر بەرزبوونەوەی پلەی گەرما لە 2 پلە زیاتریش نەبوو ئەوە دۆخەکە هەر قورس دەبێت و کارەساتێک دەخولقێت کە هەساری زەوی لە سەردەمی سەهۆڵبەندانەوە تووشی نەبووە. ئەی هەواڵە خۆشەکە چییە؟ ساڵی 2022 هەموو ڕۆژەکانی ناخۆش و ڕەش نەبوون، بەڵکو گوێمان لە هەواڵی خۆشیش دەبوو. بۆ نمونە کەمبوونەوەی کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا کە لەمەیاندا ڤاکسینەکان ڕۆڵی گەورەیان هەبوو.
لە پێشهاتێکیشدا کە بەلای چاودێرانەوە چاوەڕوان نەکراو بوو بەستنی کۆنگرەیەک بوو لە کەنەدا کە چین سەرۆکایەتی دەکرد و لە کۆتاییشدا گەیشتنە ڕێکەوتن لەسەر پاراستنی لە سەدا 30 ڕووبەرە ئاوی و شکانیەکانی زەوی. ئەمە جاری یەکەم نییە باز لە سیناریۆی ترسناک بکرێت. لە سەدەی 18دا بوو کە نووسەرێک بە ناوی تۆماس مالتۆس کتێبێکی بە ناوی بۆمبی دانیشتوانەوە نووسی و پێشبینی ئەوەی کرد سەدەی 20 بەرەمهێنانی خۆراک ناتوانێت بگاتە ئاستێک خۆراک بۆ هەموو دانیشتوانی جیهان دابین بکات. ئەگەرچی کتێبەکە لە ساڵی 1968دا بووە پڕفرۆشترین کتێب لە ئەمریکا، بەڵام پێشبینیەکەوا دەرنەچوو. ستیڤن بینکەر مامۆستا لە زانکۆی هارفارد یەکێکە لەو کەسانەی بەرپەرچی هەموو سیناریۆ و ڕەشبینیەکان دەداتەوە. ئەو دەڵێت لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و مرۆڤایەتیدا توندوتیژی و شەڕ و کوشتار کەم دەبنەوە، بۆیە هیچ ئەگەرێک بۆ سیناریۆی خراپ لە ئارادا نییە. پێدەچێت جۆ بایدنیش قسەکانی 2 مانگ لەمەوبەری نەکات، چونکە لا گوتاری کریسمسدا بە ئەمریکیەکانی گوت پێشکەوتنی بەرچاومان بەدەست هێنا و هەموو شت باش دەبێت.